تا ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەرایەتی کاروباری مین و هەڵگرتنەوەی ئەلغام نییە، ئەگەرچی ناوچەکە و سنوورە لەگەڵ وڵاتی ئێران و لە شەڕی نێوان عێراق و ئێران بەشی زۆری شاخ و کێوەکانی سنوورەکە بە مین و ئەلغام چێنراون و مەترسیان لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە. وشیار بیاوێڵەیی کە بە پیاوی ئەلغامەکە ناسراوە خۆبەخشانە بۆشایی حکوومەتی لە سنوورەکە پڕ کردوێتەوە و لە ماوەی 33 ساڵدا توانیوێتی 2,380,000 لە ئەلغام و مینەڵ بگرێتەوە و ڕێژێکی زۆری زەوی بە مینچێنرا و لە قەزای پێنجۆن و هەڵەبجە و شوێنەکانی دیکە پاک بکاتەوە. پیاوی ئەلغامەکە هەردوو قاچیشی بۆی مینەوە لەدەست داوە. ئەم بەداخەوە وەکو ئاوردانەوە نە حکوومەت و نە دەسەڵات و نە حیزبەکانیش بە هیچ شێوەکاریان بۆ نەکردووە بڵین دەستگایەک یا ڕێکخراوێکی بەقوت بێنە ئەم شارە بێنە ئەم شارە ئەتاوەکو من شوێنی بۆم ئەو شوێنانە کە بۆم ڕێژ و بۆم و ئەلغام و تەقەمەنی تایە دەستنیشانیان بکەم بووم من مەڵام بە وجودی خۆمەک و کارێکی ئینسانی ئەم کارە ئەەکەم تەنها لە پێناوی خوا مرۆڤایەتیە. من 33 ساڵە خەریکم، من هەتا ئێستا 540,000 دۆنم زەوی بەس لە پێنجۆن پاکم کردو، من حسابی پێنجۆنێ بۆ ئەەکەم. سنووری خۆشمانە زۆر لەوە زیاترە کردومە. ئێستا بۆ منە ئەم ڕێبارەی نزیک خۆمان ئەو گوندانی نزیک خۆمان منەجا ئەتا تەوێنێت چوم هاوارم پاک کردووە تۆ گریانم پاک کردو. ئەم وەکو کارێکی ئینسانی لەبەرەوە خەڵک بتوانێت بڕۆێتەوە سەر ڕاز و باخ و شتی خۆی لێ بەرهەمێ بۆ شارەکەی بەرهەم بێنێت و بۆ بژێوی ژیانی و مناڵەکانی خۆشی. هاوڵاتیان حکوومەت بە کەمتەرخەم ناو دەبن لەکردنەوەی بەڕێوەبەرایەتی مین و بڵاوکردنەوەی وەشیاری و ڕێنمایی بە شێوەی زانستی بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە کردنەوەی بەڕێوەبەرایەتی کاروباری مین لە هەڵەبجە بە پێویست دەزانێت و بەرپرسی ڕێکخراوەکەش دەڵێت بەشی زۆری ئەندامەکانیان بۆی مین و ئەلغامەوە ئەندامێکی جەستەیان لەدەست داوە. بێجگەوەی کە کۆمەڵێکی زۆر تەقەمەنین لە ناوچەکان ماوە و هەروەها کۆمەڵێکی زۆریش مینیش بەجێ ماوە بەداخەوە کە ئەمە بۆتەوە ئەوەی کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان کۆچی دوایی بکەن یان ببنە کەمەندام و ئێمە ژمارێکی زۆر لە کەمەندامان لایە کە بەهۆی مین و تەقەمەنی و کەمەندام بوون و ڕۆژانە بەداخەوە کە پاشماوێکی زۆر مین و تەقەمەنی ماوە لە ناوچەکە بە پێویستی زانی کە وەکو شارەکانی تر بەڕێوەبەرایەتی مین و تەقەمەنی هەبێت ناوچەکە بۆ ئەوەی ڕۆژانە هۆشیاری بن بە خەڵک و پێکەوە هاوکاریەک بین ژماری کەمەندامەکان کەم بکەینەوە. بەپێی زانیاریەکانی پەیام لە ئێستادا بەرپرسانی ئیداری هەڵەبجە بەنیازن سەردانی ئەنجومەنی وەزیران بکەن و داواکاریکردنەوەی بەڕێوەبەرایەتی کاروباری مین ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار بکەن. بەوتەی جێگری پارێزگاری هەڵەبجەش کردنەوەی بەڕێوەبەرایەتی مین لە دەڤەرەکە گرنگ و پێویستە و چەندین پرۆژەش وەستاوە کە کاریان پاکردنەوەی زەویە بە مینچەنراوەکانە لە سنوورەکەدا و نێشتنی مەترسیە لەسەر ژیانی هاوڵاتیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.